بسم الله الرحمن الرحيم ورتل القرآن ترتيلا قرآنكم يا سادزوان رنجينكم پڕبەسینەم خۆشم دەوێی هۆشە ڕێگەی بەختەوەری من قوتابی قوتابخانەی پڕ لە میهر و لە سۆزی تۆم من میوانی بەبێ ئەرچی سفرەی ڕازاوە و جوانی تۆم هەر چۆنێ بێ چارم نییە هەر دەبێ جێگام کەیتەوە خەم و ناسۆری چەند ساڵم بۆ دوجار لەبیر بیتەوە. بەڕێزان خۆشەویستان میوانان مامۆستایان و قوتابیان ئێمە لە دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بەشی تیلاوە و مۆڵەت پێدان ئەمڕۆ ڕێکەوتی 16 سەفەری 1443 کۆچی بەرامبەر بە 3 ڕەزبەری 2721 کوردی بەرامبەر بە 23 ئەیلولی 2021 میلادی هەڵدەستین بە سازدانی ئاهەنگی پێدانی مۆڵەتی خوێندنەوەی قورئانی پیرۆز بە ڕیوایەتە جیاوازەکان. سەرەتای ئاهەنگەکەشمان بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین کە لەلایەن بەڕێز مامۆستا سەعەد ئیسماعیل دەخوێنرێتەوە. با بەڕێزیان بفەرمون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور. والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير. ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير. جنات عدن يدخلونها يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا جنات عدن يدخلونها يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا ولباسهم فيها حرير. وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور. الذي أحلنا دار المقامة من فضله لا يمسنا فيها نصب ولا يمسنا فيها لغوب. والذين كفروا لهم نار جهنم لا يقضى عليهم فيموتوا ولا يخفف عنهم من عذابها كذلك نجزي كل كفور.
وهم يصطرخون فيها ربنا أخرجنا نعمل صالحا غير الذي كنا نعمل أولم نعمركم ما يتذكر فيه من تذكر وجاءكم النذير فذوقوا فما للظالمين من نصير إن الله عالم غيب السماوات والأرض إنه عليم بذات الصدور خی گەورە پاداشتی بە خێری مامۆستا سعد بداتەوە. كل الخلائق في حمى الديان وكتابه هدي عظيم الشان يا أمة القرآن إن كتابكم هو الشفاء وصحة الأبدان. بەڕێزان و خۆشەویستان، ئێستاش وتەی بەرپرسی بەشی تیلاوە مۆڵەت پێدان لەلایەن بەڕێز مامۆستا دیدار کەریم پێشکەش دەکرێت. با بەڕێزیان بفەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بعد برزان سروشي دزگان وری حکمة میوانانی برز ما مستایان قوتابیان خوشکان برایان بخیرات نیچی زۆر گەرمتان دەکەین. خدای گەورە پاداشتی هاتن و ئامادەبوونتان بداتەوە. بەڕێزان، ئێمە وەک بەشی تیلاوە مۆڵەت پێدان لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی نووسینگەی دەزگا زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ ئاهەنگ ساز دەکەین بە بۆنەی پێدانی مۆڵەتی قورئانی خوێندن بە پۆلێکی تر لە خوشکان و برایانی بەڕێز لە قیڕائەی ئیمام نافعی مەدەنی و ئیبن کەثیری مەکی و ئیمام عاصمی کوفی و ریوایەتی حەفس کە جێگەیان شانازی ئێمەن و داواکارم لە خوای گەورە لە هەمووانی قبوڵ بکە، هەمووان لەش ساغ و تەمان درێژ بکات بۆ خزمەتکردنی قورئانی پیرۆز. و هەروەها دوای سوپاس و ستایش خوای گەورە کە نیعمەتەکانی لە ژمار نایەن. سوپاسێکی زۆری بێپایانم هەیە بۆ مامۆستاکانیان کە کاتی زێڕینی خۆیان پێبەخشیون و لەگەڵیان ماندوو بوون و فەرموودەی خەیڕکم من تعلم القورئان وعلمه یان پەیڕەو کردووە. پاداشتەکەیان لای خوایە، هەر خۆی دەزانێت چۆن پاداشتیان بداتەوە. و هەروەها زۆر سوپاسی لێژنەی باڵای ڕاستاندنی قیڕائە دەکەم کە لە هەڵسانگاندنی قوتابیان ماندوو بوون و لە کاتی خۆیان پێدان و بە لێبڕانەوە کارەکەیان ئەنجام داوە. خوای گەورە نمونیان زۆر بکات و سەرکەوتوی دنیا و دوا ڕۆژیان بکات ئینشاءالله. دووبارە و چەند بارە زۆر بەخێر بێن سەرچاوانمان. خوای گەورە سەربرز و سەربەرز و سەرفرازتان بکات ئینشاءالله. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خی گەورە پاداشتی بە خێری مامۆستا دیدار بداتەوە. ئای ئەم قورئانە چەند گیان پەروەرە، چەند مێشک و دەروون دڵزاخا و دەرە، هەر کەس پەروەردەی باغی قورئان بێ، چەندە سەربەرزە چەند بەختەوەرە. بەڕێزان، ئێستەش وتەی سەرۆکی دەزگا لەلایەن بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد دەخوێنێتەوە. با بەڕێزیان بفەرموون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين. قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. بناوي أنجمني بالاي دزگای نوری حکمة پڕ بەدڵ بەخێر هاتنی ئامادەبووان دەکەم بە تایبەتی مامۆستانی بەڕێز مامۆستا دلێر کە لە سلەیمانی و تەشریف هێنا. خوای گەورە
پاداشت خێری بداتەوە مامۆستا شوان و باقی مامۆستایانی تر و هەروها مامۆستایانی بەرپرسی بنکەکان و ڕێکخراوەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆز ئامادەبووانی بەڕێز بەخێر بێن سەرچاوانمان دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی دەستگا دەکەم و هەروها لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی نووسینگە و بە تایبەتیش لە بەشی مۆڵەت و لە بەشی تیلاوە مۆڵەت پێدان و هەروها هەموو ئەو برا بەڕێزانەی کە لەو بەشەدا کار دەکەن خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە لە خوای گەورە داواکارم لەو کەسانە بن کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفیان دەکا بۆی کەوا ئەهل الله وخاصته و هەروها دەستخۆشی لە مامۆستایانی موجیزی بەڕێز دەکەم خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە و پیرۆزبایی لە قوتابی بەڕێزەکان دەکەم کەوا مۆڵەتیان وەرگرت لە خوای گەورە دەپاڕێمەوە هەم وەکو مامۆستا هەم وەکو قوتابی لەو کەسانە بن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەقیاندا دەفەرمی خەیڕکم من تعلم القورئان وعلمه و هەروها دیارە ئەو کارە ناوازە و جوانە و ئەو هەموو جوهدە بەتەنیا بە بەشی پەروەردە ناکرێ ئەگەر باقی بەڕێوەبەرایەتی و بەشەکانی تری دەستگا دەستبار و هاوکاریان نەبن لێ دەستخۆشی لە هەموو لایەکیان دەکەم بە تایبەتیش برایانی ئیعلام کە بەڕاستی زۆر ماندوون خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە بەڕێزان دیارە لە هەموو زەمانێک و لە هەموو کاتێکدا بە تایبەتی لەو زەمانەی کە لەو سەردەمەی کە پڕە لە فیتەن پڕە لە شوبهات پڕە لە شەهەوات لە کاتێکدا کە الله تعالی کەڕەمی لەگەڵ کردی لە خزمەتی قورئانی پیرۆز دابی والله حەقوایە هەموو ساتێک پڕ بەدڵ بڵێ الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله بەڕاستی شکرانەی دەوێت بەڕاستی شکرانەی دەوێت کاتێکەوە لەو کەسانە بی کە لە ڕۆژی قیامەتدا بەسەر بڵندیەوە لە پەڕاوی کردەوەکانت نووسرابی خزمەتکاری قورئانی پیرۆز لەخوای گەورە دەپاڕێمەوە هەر کەسێک بە هەر جوهدێک خەریکە لەو دەستگایە لە خزمەتی قورئانی پیرۆزدایە چ وەکو ئیدارە و کارجێڕی چ وەکو مامۆستا چ وەکو قوتابی چ وەکو هاوکارێک ئەوەی بە دینارێک هاوکاری دەکا ئەوەی بە قسەیەکی چاک تەئیدی دەکاتن یا ڕەبی خوایە پاداشت خێری هەموو لایەک بدەیەوە یا ڕەبی خوایە هەر وەکو لێرە لەسەر سفرەی قورئانی پیرۆز کۆت کردینەوە یا ڕەبی خوایە بەو شێوەیە لە قیامەتدا لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەهەشتی پانوبەرین کۆمان بکەیەوە و دووبارە بەخێر بێن وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين خوای گەورە پاداشتی بە خێری دکتۆری بەڕێز بداتەوە أكرم بقوم أكرموا القرآن وهبوا له الأرواح والأبدان قوم قد اختار الإله قلوبهم لتصير من غرس الهدى بستانا خوای گەورە پاداشتی بەشی ڕاگەیانی دەستگا بداتەوە خۆشەویستان ئێستاش بە یەکەوە گوێ دەگرین لە وتەی زۆر بەڕێز مامۆستا لێرگەرمیانی با بەڕێزیان بفەرمون إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن أصدق الكتاب كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه اللهم بك نقول اللهم بك نستعين اللهم آمين براني بريز مامۆسایانی بەڕێز خوشکانی بەڕێز السلام عليكم ورحمة الله وبركاته من پێشەمووشت پاش سپاسی خوای پەروەردگار کە خوای پەروەردگار لە ڕۆژگارێکی وا سەرقاڵی کردوین بەوەی کە لە خزمەت کەلامی خۆی دابین
پاشان سوپاسی برایانی دەستگای نووری حکمەکەم بە مامۆسایانی و بە تەلەبەکانی و بە دایک و باوکی ئەو برایانەی کە خوای پەروەردگار ڕۆڵایەکی پێبەخشیون کە ئینشاء الله ئومێدم وایە خوای گەورە و دوعام وەرگرێ وەلەدی صالح بن بۆ دایک و باوکیان و باوک و دایکی صالحیش بن بۆ ئەولادیان. بەڕاستی ئامادەبوونمان لە ئاوا کۆڕێکی ئاوا کە کۆ ئەبینەوە ئێمە ئەبێ سوپاسی خوای پەروەردگار بکەین عەزە وەجەل، چونکە لێرە کە ئێستا ئێمە کۆبووینەتەوە معلومی جەنابتانە گرنگی پیرۆزی مەکانەت و مەنزیلەتی هەموو شتێک بە تایبەتی ئەقوال ئەگەڕێتەوە بۆ قائیلەکەی. ئەوەی کە ئێمەی کۆ کردوێتەوە ئێستا قورئانی پیرۆزە کە وەکو لە فرمودەیە هاتووە کە زانایانی شەفەرون مرسەلە و سەنەدەکەی حەسەنەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی فضل كلام الله على كلام خلقه كفضل الله على خلقه. جا گرنگی کۆڕ و مەجلیسیش علاقەی بە بابەتەکەی وهەیە. هیچ بابەتێک نییە پیرۆز بێ وەکو کەلامی خوای پەروەردگار عەزە وەجەل کە من کاتەکە زۆر زۆر کەمە، بەڵام لە فەضلی قورئانە ئیشارەت بە چەند شتێکی یعنی بە سەریع بڵێم کە قورئان خوا بە عەظیم باسی ئەکات. ئەحکامی قورئان پیرۆزە، ئەحکامی قورئان بەرزە، خوا بە مبارەک باسی ئەکات. بەرەکەتی قورئان، خێری قورئان لە دنیاوە تا قەبرۆ لە قەبرۆ بۆ قیامەتە، بەرەکەتی نەبڕاوەیە. قورئان خوای گەورە بە عەلی باسی ئەکات، بەرزە، بڵندە، ئەوەی شوێنی کەوێ بەڕاستی بەخوا خوای گەورە عزەتی پێ ئەبەخشێت. إن هذا الكتاب كوكو إمام عمر كاتي قشت والي مكة فرمي كيد بجيه الله ولا شو خالد فرمي ابن أبزاء إمام مسلم روايتك فرمي كي فرمي كي لما والي فرمي راسي كل في غنبري صلى الله عليه وسلم كأن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. براسي هل وكوشون إمام عمر كاتي باسي عربي كد عرب زليل بون بيش إسلام سيادة النبو خاكي النبو ياساي النبو، بەڵام بە شوێن کەوتنی قورئان بە ماوەیەکی کەم خوای پەروەردگار عزەتی پێبەخشین هەر ڕۆژێک لە ڕۆژان کە بگەڕێنەوە بە دوای عزەتا بگەڕێن لە غەیرە قورئان خوا ذەلیلمانەکە. ئەو ذەلیلی ئێستا هەومان ئەیبینین مسلمانان زۆرن وەکو کەفی سەر ئاوان، بەڵام وەکو پێویست دەستمان نەگرتۆتە قورئانەوە هەر تاکی خۆمان لەنەوەچێ لە باوکەکان یا دایکەکان کە وەکو پێویست دەستمان نەگرتۆتە قورئانەوە مناڵەکانمان وەکو پێویست قەدرمان ناگرن، وەکو پێویست بە قسەمان ناکەن، وتارەکانمان وەکو پێویست کاریگەری لەسەر خەڵک نییە چونکە لەسەر دڵی خۆمان نێتی. کەوابوو لێرە ئەم قورئانەکە بەرەکەتە، نورە، دووری لە قورئان تاریکیە، خەڵکی لە تاریکی ئەژی ئێستا. دووری لە قورئان ڕەحمەتە، خەڵکی لە عنف و ناڕەحەتی ئەژی. قورئان مەوعیزەیە، خەڵکە گەڕێنەتەوە لە خراپەکە، بەڵام کە ئینسان دوور بوو لە قورئان ئەوەتان ئینسان ناتوانێت ئیسفادە و ئامۆژگاری وەربگرێت. بەڵام پێشەوەی کە من لەبەرەوەی کەمی کاتەکە و حەزم کرد بە سەری ئاماژە بە هەندێشت بکەم، بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم جوعمان پێ فەرمێت، خوای گەورە بە ئەهلی قورئانمان بژمێرێت کە ئەفەرمێت القورآن شافع مشفع. بەڕاستی لە ڕۆژی قیامەت ئەوەی کە تکای وەرئەگیرێ قورئانە، ئەوەی کە ماحل مصدق، ئەوەی کە مجادلە بکات لەسەر شوێن کەوتوانی و تەصدیقی مجادلەکەی بکرێت، دیفاعت لێ بکات، قورئانی پیرۆزە. بەڵام بەشی ئەخیری فەرمودەکە کە ئەفەرمێت من جعله أمامه قاده إلى الجنة. أوي قرآن كات إمامي خوي، قرآن لفي هر ملتي هر كسيك، حتى براب الرزق كانم خشك كانم إنسان تماشانك زوري خلقي شيطان بمفري وما ندى الجماعة ما وافق الحق ولو كنت وحدك. بخواتنها خذ لسر حق بوي بس أبو قيامتي تو، بس أبو قيامتي تو إنسان قرآن وسنتي صحيح بيا شوايبيت أو كاتب خبر وبهشت ما نبات. بلام هر کسی خوا پنامم داد ومن جعله خلفه ساقه إلى النار. فرمود الشيخ الألباني فرمي صححه الألباني أول شيء خوي بكات إمام القرآن خات شون خوي تأويلك تحريفك بويستي خوي جمعي خوي حزبي خوي شيخي خوي مذهبي خوي شوني بيت آية كان تأويل كات بخوا خوا پنامم دا عاقبتي باش نابيت. جابوا إيه ليرو من الله برابر ڕێزەکان بە تایبەتی هەمومان ئەوەی کە لێرە دانیشتووە سپاس بۆ خوای پەروەردگار. ئەگەر ڕەمەزان بۆ ڕەمەزانیش بێتەوە ئەسەفە و قسە ئەکەم من جاری وهەیە مسلمانان لە ڕەمەزان بۆ ڕەمەزان ختمیەکەن، تخوا ئەمە هەجری قورئان نەبێت چی هەجری قورئانە.
بەڵام بزانین ئەم قورئانە چۆن مسلمانەی خوێنێ فاژری شەی خوێنێت خوا من و ئێوەش لەوە بپارێزە بەشی فجوورەکە نەبین چونکە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم ومثل الفاجر الذي يقرأ القرآن كما بسم شایەتەکە نیە فەرمودەکە ئیشارەت پێ بکەم بەڵام قورئان هەموو کەسەی خوێنێ بەڵام چییە ئەو کەسەی وا لە تۆ ئەکا وا لە من ئەکات لەو بەشە دوورمان خاتۆ فاژر نەبین بریتیە لە دووشت بریتیە لە ئیخلاص کە قورسترین شت لەسەر دڵی سەلەفی صالحی ئێمە هیچ وەکو ئیخلاص قورس نییە چونکە وەکو خۆیان ئەفەرمون ليس على النفس شيء أشق من الإخلاص بۆ لأنه ليس لها فيه نصيب بەشی نفسی تیانیە زۆر جار وتمانەتەوە بەردێک لەسەر جادە لابەی شەیطان ئەوێ حەزەکە کەسێ لە دوورە تۆ ببینێ بڵێ کاکان فڵان کەس چاکەیەکات شەیطان ئەوێ چاکەکانمان نەبەینە قەبرۆ زۆر لە زانانی سەلەفیانە وەڵڵاهی چەند ویستومانە دڵمان نیفاقی تیا دەرکەین بە شێوەیەکی تر زەرع بۆتەوە بۆیە بەردەوامە بێ لە خوا بپاڕێنەوە خوای پەروەردگار یا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك وەکە زۆربەی دوعای پێغەمبەریش بۆ صلى الله عليه وسلم بۆیە معلومی جەنابتانە إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى کەوا بوو تۆ کردەوە چەند بچووک بێ لای خوای گەورە زۆر بەرزەیە زۆر بەرزە بەشی خۆتی تیانە بێت زۆر گەورەش بێت حافظی قورئان بیت داعی بیت عالم بیت بۆ ئەوەی بکەی پێت بوتریە عالم فقط قیل پێیان وتی لە دنیا لە جیهاد لووتکەی هەرە بەرزی ئەمر بە معروف و نەهی لە منکەرە لەناو جیهادە خوێنی خۆت بڕێژی بۆ ئەوەی پێت بڵێن چاو نەترس فقط قیل ئەی خوای پەروەردگار قاتلت فيك حتى استشهدت قال كذبت بل قاتلت لأن يقال جريئا فقط قيل لبروي بەخشندەیی کە سێ ئیشی زۆر گەورەیە کە ئەبوو ئێمە خاڵێکە ڕۆژانە چەند باسی بکەین هێشتان هیچمان نەکردووە چەند جوان ئەفەرمێت ابن قيم رحمه الله أفرمي العمل بغير إخلاص ولا اقتداء كردوا أجر إخلاصي كان أبو بخوا وموافقي سنة رسول الله نبو چونك عمل صالح نبو بانية تدباش بخوا ورينا أجريت عمل صالح أبو بانية تدباش نبي خوا ورينا أجريت أمدو عليك يا نبو كالمسافر يملأ جرابه رملا يثقله ولا ينفعه وكواية تواتي السفر يقبكيت قنياك لجاوي تيشوي سفرت بيه بيت برد كردوا للمو قل نار حتى كاو قرس تكاتو سودت بيه ناقيني صدر رحمة إخوائي لي بأفرميت إذا لم تخلص فلا تتعب إنسان أقر حول دا خاصي شكت بو أخوان أبو برو تفتيشي نيتي خوتك هول دا بو أخوائي پروردگار بيه كام إشاني إيمان شبه لأخوة ببارين وزور كربلين أخوائي پروردگار بو خاطري اسمي عظمي خط لشري نفس من بمان باريزو إيشي أمتنها بو توبيت قال رو من إشارات باشتياقي تركم برا برزا كانم أمريكا يما إشارتي بيكين ما مصارين إشارتي بهندي فرمودا كرت كام قرآن شن قرنقا إيبا زبان من راس كينو ببيتكاني أو نش قرنقا أهلي قرآن بين أهلي قرآن شوكو بيغمبر فرمي صلى الله عليه وسلم أوانا كعملي بيكن الذين كانوا يعملون به في الدنيا فرموديكي صحيحة وريابين عبادة نافر وشريت اقرأوا القرآن من قرأ القرآن فليسأل الله بي في غمر إخوة فرمي أو القرآن أخوان بال لبو قرآن داوى الأخوة بكات سيأتي قوم يقرؤون القرآن يسألون به الناس كسانيك ديان آمان ما مصاي قرآن نداتا كسانيك دعاء قرآن بفروشيت هەس هەموو غەمی دەنگخۆشی بێت هەموو غەمی مسابقە بێ هەموو غەمی پارە پیاکردن بێ بە قورئانەکە دوای ئاگاشت لێ نەبێنیە بڕوا بیفرۆشێ لەم لاو لەولا دوای خەڵکیش تاعن لە ئێمە بدە زوڵمە لە علم بدەیتە کەسی ئەهلی علم نەبێت زوڵمە لە کەسی ئەهل بێ علمی نەدەیتێت زوڵم لە کەسەکە ئەەکەی وەیە بێ ئاگامان لەو دوو خاڵە بێت بۆیە لێرە ئەبێ زۆر ئێمە وریابین کە بمانەوێ ئەهلی قورئان بێ ئیبن قەیمە فەرمیێت وەکو تیر لە کەوان دەرەچێت بەوشیەوە ئەحکامی قورئان بەجوانی بخوێنیت ئەهلی قورئانیت ئەگەر عەمەلی پێ نەکەیت قورئان بۆ عەمەل هاتووە بۆیە پرسیار کرا لە دایکی مادەڕە عائیشە رضی الله عنها ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بوو كان خلقه القرآن ئەی ئەخلاقی قورئان چییە قورئان فێرمانەکە تەنها ئاگامان لەوێ بێ ئیشمان بۆ خوا بێ قورئان فێرمانەکە ژیانمان لە لای خوایە ڕزقمان لە لای خوایە مردنمان لە لای خوایە ژیانمان لە لای خوایە عزتمان لە لای خوایە لأفعال إخواك التوحيد الربوبية هاول بو أخوة بالرياض ندين
لە ئولوهیەتە ئەفعالی خۆمانە بۆ غەیرە خوای نەکەین هیچ کردەوەیە چەند بچووک بوو ئینسان بچووکە بێتەوە لای خوا ئەگەر کردەوەکانیشی چەند گەورە بوو چاوت لە بەشی نەفسی خۆت بێ بزانم خەڵکی بزانم چیەڵێ دەربارەی تۆ بزانم خەڵکی زبانی چیەڵێ بۆ تۆ بەخوا خوا پەنامامدا لە قیامەتە خوا و کەسانە فەضحەکا لەوانەمان نەگەڕێ خوای پەروەردگار عەزە وەجەل کەوا بوو هەمومان لە خوا بپاڕێنەوەم قورئانە کە ئەمانەوێ بیخوێنینەوە خيركم من تعلم القرآن وعلمه أو أروي كذا أصحاب رسول الله صلى الله عليه وسلم أما بأصحابها أفرميه كابدو قناغ يمبر برزان الرجال دانشتون كمن قناعتهم وايا هم الرجال دوسية جزء بيلا حصلي بقولك أحسن من قرأ القرآن في عصر تائسش كسنيتو أنا وكو أو خواي فرقال ومكانته وشايتي علماء قوري أبو شيخ حصلي هم الرجال بيلا بقولك قازان شكي بلام لكوتاية فير نابيت بەڵام چەند مانگێ لە لای مامۆسایە بخوێنە چونکە علم وایە علم لە مەجلیسی علم بەرەکەتی خۆی تایبەتی خۆی تایە بۆیە لێرە بێتی ئەو قۆناغی جوندیەتە ببینیت پاشان ئاگات لە خۆت بێ ئەگەر بە خێزانی خۆت و مناڵەکانی خۆتا بۆ قۆناغی دوم هەوڵ دەبیگەێنی ئەم قورئانە ئێوە تەماشاکەن ئیمامی عاصم تەڵەبەکەی لە خۆی ناوی زۆرترە هەموو دنیای ئێستا جگە لە جەزائیر و مەغرب ئەو ناوانە بە قراءەتی نافع خوێنن هەموو ڕیوایەتی حفص عن عاصمة جاء رواية لو شيخ خواي پروردگار لرجاي طلبيك تو لروجي قيامته هزارات طلبنيا لسر حسناتي بوتو بنوسريت او خالق حزم كربزاني كايما ابي هول بدين او قران او بدين كتنها خوينو كي رازي نبين فيه چونك قران ناي خويني تو ليتي ناغي ايشي بيناكي ايشي بيناكي ملتت بيناغوري ابي دائما غير مسلمان حاكم ببسر معنو نابي إنساني مسلمان بيك لهم غمي إما وبيت أم قرآن بإمامك عادل بيك أمري جاري وای لە وڵاتێک دەیان منکەر نامێنێت هەزاران منکەر نامێنێت بە یەک ئەمری چەنەها مەعروف زیندوو ئەبێتەوە بۆ ئینسانی مسلمان ئەبێت هەوڵ بدە ئەم قورئانە لە خوا بپاڕێنەوە بڵێن خوای ئەگەر بە دوعاش بێ دوعا بکەین خوای پەروەردگار عەزیز مسلمانان ڕزگار کە خوای گەورە قودس ڕزگار کە دڵمان لەگەڵ مسلمانانە بێ ئێش و ئازاری مسلمانان وەک لەبەرەوە من کاتەکەم کە هەموو مامەی بابەتی درێژ بوو خاڵێکی تر لەوە ئیشارەتی پێ بکەم ئەویش ئەوەتانێ برا بەڕێزەکانم خوشکەکانم قورئان بەبێ سونەت لێی تێناگەی قورئان پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم نافەرمێ لە پاش خۆم تەنها قورئانم بۆ بەجێڵا بەل لە پاش خۆم ئێوەم بە دووشت جێهێڵاوە دەستی پێوە بگرن تووشی ضەلالەت نابن ئەمڕۆ نەیارانی ئیسلام ڕاستە و خۆ لە قورئان نادەن لە ئەصحاب و سنەتی ڕەسوڵ الله ئەدەن صلی الله عليه وسلم کە ئەو ڕێگایان لە ئێمە گرت الطعن في الناقل طعن في المنقول کە قسە کرا بە هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەشویش بەرامبەر بوخاری دروست کرا بەرامبەر مسلم دروست کرا من نازانم لەم دینە چی تێ بکەم بۆیە ئەم قورئان و سنەتی صحیحی رسول الله صلی الله عليه وسلم باشترین قەومێ لێی تێگەشت بوون سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێوە تەماشاکەن بزانم چەند نمونەی سادە بێنینەوە کە هەمومان ئێستا لەوە بەهین بێ بەوەی کە ئایا کەسێک لە ژنی دووهەمیە جائزە پوری خێزانی خۆی جەمعکا لەگەڵ بێتە خێزانی دووەمی هەمووتان بڵێن نەخێر لە قورئانە نییە ئەرکانی ئیسلام لە قورئانە ناتوانین لێی تێبگەین نازانین حەج چۆن بکەین ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا ناتوانین ئەقیموا الصلاة نوێژ چۆن بکەم نازانم چۆن نوێژ بکەم وآتوا الزكاة زەکات چۆن بدەم نازانم زەکات چۆن بدەم یانی ئێمە وەزیفەی رسول الله صلى الله عليه وسلم وظیفەی پێغەمبەری خوایە بەیانی ئەم قورئانە کە خوای رب العالمین کەلامی خۆی پاراستووە بەیانەکەشی بۆ ئێمە پاراستووە چونکە سەحابەی رسول الله صلی الله عليه وسلم ئاەتی وا دابەزیە لێی تێنەگەشتن تا چوونەتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی وانییە لە لووتکەی بەلاغە بوون لێی تێنەگەشتون تاوەکو پێغەمبەری ئازیز بۆی ڕاست کردوونەتەوە کەوا بوو ئێمە هەموو مامۆستایەکی قورئان هەموو تەلەبەیەکی قورئان شان بەشانی قورئان ئەبێ سونەت بخوێنێت شان بەشانی سنەت و قورئان بێت تەزکیە بخوێنێت تەزکیەت نەبوو بابی بە عالم دوو لەر ئێوە دووخوا هەمان ئەبی بە متەکەبر بابی بە مجاهید منەتەکەیتە سەر خەڵکیە با سەدەقە بکەی بە من ئەجر و پاداشی خۆت لەدەست دەدەیت ئاخر قسەشم کە من لێرە ئیشارەتی پێ بکەم ئەو خاڵە ئەبێ زۆر ئاگامان لێبێ کە ئاگامان لە سنەتی ڕەسوڵ الله نەبێ صلی الله ئەحکامەکان ئەگۆڕین شێخ ئەبو ئیسحاقی حوینیە فەرمیە خاکی مسلمانان بس داگیر بکرێ ئەوەنەی ئەوە خەتەر و ترسناک نییە بوخاری لە دڵی مسلمانان دەرکەیت
چونکە منهەجەکە تێکەچێت کە نابین خوای گەورە فەرمێ فەئین تەنازەعتم فی شەیئین فەڕدوه ئیلی الله والرسول ئیبن قەیمە فەرمێ نامان گەڕێنێتەوە بەلای ڕەسوولە تاوەکو قەولی ڕەسوول پارێزراو نەبێت کەوا بێ ئاگامان لەبێ ئەم قورئانە بۆ وات قسەمان لەگەڵاکە خیتابە لەگەڵ ئێمەیە بۆ عەمەلە بۆ ئیشی پێ بکەین پاداشتەکە لەوێیە بۆیە ئاخر قسەشم سەنەد چییە براکانم ئەم مامۆستا بەڕێزانەی سەنەدیان بەخشێتە ئەم برایانە سەنەد ئەوەی کە تایبەتمەندی لە خەسائسی ئەهلی سونە و جەماعەیە شریعەتی ئیسلامیە بریتە لە سەنەد لولا الإسناد من الدين لولا الإسناد لقال من قال ما شاء من قال هر كسي هات كاتب ويستي خوي قساكا يسأل أهل السنة دير شعر يقدر شعري جاهليش ناتواني بيدي يتفال غير شاعر كيوا خلق يا مداني شي حديث روسيت بويا أم سنة بيروزا تماشا كان يسأل همو سر عرزة هیچ کتێبێک نێونەی قورئان خوێنرێتەوە هیچ کتێبێک نێونەی قورئان لە سێنگا بێت خوای پەروەردگار بە مەلائیکە قورئانی نەپاراستووە خوای ڕەب العالەمین قورئانی بە سەنەد و سەنگی مسڵمانان پاراستووە ئەم قسەیانی چی تەماشاکەن ئێستا لە هەموو سەر عەرزە ئەوەی کە قورئانی بە سەنەدوە خوێندبێ بگاتە فیهی مهانە یەک کەلیمە لە قورئانە ئەڵێ ئەم کەسرە ئیشباع بکەی بڵێ فیهی مهانە كابو أي باشا ماموسا من بياساخ ويندم لا ماموسا كم هائي ضميري غائبي مفردي مذكر أجر كسري لجيب يا ضمبو أجر بيش خوي ساكن بو أبي شي بيت أبي إشباع نكري ببا كسري بيخواني تو يك كلمة هي همو سر عرض أما كابو سند باراسني صوتي قرآنه نية اشتواء غير قرآنية لسر عرض اشتوانية أما باراسري خوايا بو أو صوتيك لعهد رسول الله صلى الله عليه وسلم في راوته وأما شرد لسر واني كباس لكن كلامي خواي فرغار نفسي والله من نامي برو أو لا كلامي خواي جورا كلامي حقيقي بابو جبريل خوين ديتيوا كابو لي راميني يا كلمة هيا يا ساي تجويد يا ساي لغة عربي أبي أو الريخي لقل قرآن چونك بالرواية يا ساداء نريد كابو لم ياسا شي ما انكرت تاو واستنا لم كلمة لبروي رسول الله وخوين ديتي وصلى الله عليه وسلم ديت سروا أو آتيك فرمي لا يرضه لكم وايا أي باشا لو يبقى بيه ياساك شيء بيش خوي فتحية دواي خوي متحركة خوي ضميلة سرا إشباع ناكري راسع عليان بودان ياوا أما أصلك جوابي شرطة وأليف يرضاه هو وبيش خوي سكون النخير بلام لرسمي مصحفة كابو أنسنا دها توا همو يسبرا برزا كانم خشكا كانم هم قرآني ساعز مصحف كان هموي لابن هر هموي لابن بس سند برو رسر كتابة كان رسمي مصحف هموي نسيته بقراء 10 خواي جورا بما باراستيتي إذن كوابو لقراءة يمخهم أمريانا زانن هم عرض مانا هي هم سماع مانا هي بويا الشيخ زور ضرورة جار كان لا فرق خوي بو كتابة كيف خوينيه لبروي هندي جار بجوا وريقة وقرآن يعني شي بجوا من يخوانن بو شيخ كم شيخ كي يقول لي يقري هلا بو بوم راسكاتو اذا اخذت القران بالسمع هندي جار نخير قران بعرضه وانيا بسمعي اول امقر هندي جار نخير بصوتي اول يقرم اذا القران هاتو الرسمي المصحف يشبو باريزيه صوتي قراني يشبو باريزيه كابو مخارج صفاتك اخر قصه لوش ابراهيم بله باشا ما مصا امانه شيا تخوا مني يسلم شو انا الشعر يبون براو خشاني خوم بخوانم كنزانم جوان كلمه كان درب الرم كهندي بيت وكو جوايليكم او برانيك لدنياي هنر وشعر شارزان لين تخوا وشعر انا يبو عليك بلام والله برابر رزقانم ام قرانه وكو خوي نيخونيت معناه اقوريت ضل لقل ضل أميان بمعنى بقاء أميان بمعنى تياشون وهلاك وتوانوا كافر من داخل إشارة بي أو دعاء براك شيء فرمي الإنسان داخل إشارة بي شيء دعاء خوانيت اللهم رب السماوات السبع وما أضللنا بلك وتافهم ورب الشياطين وما أضللنا تماشاك كان معناك أميان سيبرو أميان عن قم راي كردن بحبيتك أقوري معناه أقوري أي تخوا أمتي محمد كي كم كلمة أم كتابي خواي قول اقرأ أمتي محمد قرآنك إخوة ما نزانين بخوانينو فاقد الشيء لا يعطيه يترشون أو خلق الروبكات أياما من دائما قليل لخلق نكين
قل نعيب زماننا والعيب فينا وما لزماننا عيب سوانا قل لي كمن لخومي بكم بزانم باشا بو آية شايستم بيشواتي خلقكم لا أم برنامج جابوا خاطر داوكم لخوا بو خاطر اسمي عظمي خوي خواي پروردگار منو ايوش بكات اهل القرآن خواي پروردگار او قرآن بكاب الشفيع وتكاكار بوها ملايك مان پیروز باي لما مصاب رزانكم لو كتابيانا برزانكم لدايكو باوكيان خوا بو خاطري ناو پیروزكاني خوي كاتب مان قرنتو لما رازي به خوا بو خاطري عظمتي خوي لو كسانا ما بجميرك الرسول الله فرمي خوز قابراكاني خوما بين لو انا النبي خواي قورا بما نقور شايست نبين خوا عاقبتهم يوج بخير بقري اللهم امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته خواهي قرب هذا عشان داتو براك خواهي قرب الزاي برز مع مستاد للقرمياني بداتوا داولا برز سروشي جزقا دكتور عبد الله حداد لكين كبفرمي بيداني خلاطر الزنان بو برز مع مستاد لير بو أركوماندي بوني ككردتي بو آماده بون لم آهنگا خابرا وقت لخوان داني وهرشي زوري شملك وتي بخوا نحزم لك دونا اركي شيتنا ولا بهواي فين كاتين وخوادني خوش ما خواد يسار ولا كان رازي بي يا ربي يا ام جار الشرمه كباس السلف كانوا يمغلي هلاك بي ولا كان رازي بي يا ربي وقد اشهد تولا وموفقك يا ربي بس ولا كان رازي بي يا ربي وقد كاتب استاذ خوش يا رب خواهی گەورە پاداشتی کارگتۆر و مامۆستاد لێر بداتەوە سەرگوزەشتەی لە جێی تێدان پەیامن بۆ جین و ئینسان گەر ئەتەوێ فریای خۆتکەوی دەی ئازابە و بێرە مەیدان بەم قورئانە خۆت ئەناسی لەسەر ڕووی خەلکان جێی باسی ئامادەبوانی خۆشەویست ئێستاش سەیری بەڵگەیەکی ڤیدیۆیی دۆکومێنتایی دەکەین سەبارەت بە بەشی تیلاوە مۆڵەت پێدان لە دەستگای نووری حیکمە کە لەلایەن بەشی ڕاگەیاندنی دەستگا ئامادەکراوە. بەشی تیلاوە مۆڵەت پێدان لە نووسینگەی دەستگای نووری حیکمە لە هەولێر لە ئێستادا مامۆستاکانی بریتین تا 63 مامۆستا 31 مامۆستا لە خوشکان و 32 مامۆستا لە بەیان وەژمارە کتابیەکانی بریتین لە 109 کتابی 60 کتابی لە خوشکان و 39 کتابی لە بەیان کە ئێستا بەردەوامن لە خوێندنی قورئانی فیرۆز بە قیرائەت و ریوایەتە جیاوازەکان. چالاکیەکانی بەشی تیلاوە و مۆڵەت پێدان: یەکەم دروستکردنی گرتەی ڤیدیۆیی خوێندنی قورئانی فیرۆز بۆ قوتابیان و مامۆستایانی دەستگا کە قورئان خوێندنیان گونجاوە لە ڕووی دەمخۆشی و تەجویدەوە بۆ بڵاوکردنەوەی ڤیدیۆکان لە پێیجی دەستگا. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. کردنەوەی خولی دەنگخۆشی و مەقامات ساڵانە بۆ قوتابی و مامۆستایانی ئارەزویان لێ و دەنگ و قیرائەتیان گونجاو دوای هەڵسەنگاندنیان بەشدار دەبن لێ. لیژنەکان: لیژنەی باڵای ڕاستاندنی قیرائەت ئەم لیژنەیە پێکدێت لە 3 مامۆستا 2 ئەندام و سەرۆک لیژنە. ئەم لیژنەیە هەڵدەچێت بە هەڵسەنگاندنی ئەو قوتابی بەڕێزانی کە هەموو قورئانیان خوێندووە لە لای مامۆستاکانیان بەو یاسا و ڕێسایانەی کە زانایانی قیرائەتدانیان بشووە تاوەکو بتوانن مۆڵەتی قیرائەت بەدەست بهێنن. لیژنەکە لە 3 بابەت پرسیار بە قوتابیان دەکات. یەکەم خوێندنەوەی عەمەلی: وله الحمد في السماوات والأرض وعشيا وحين تظهرون يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي ويحيي الأرض بعد موتها. لبركني القرآن. وقالوا اتخذ الله ولدا سبحانه بل له ما في السماوات والأرض كل له قانتون. سير تجويد نظري ردي فرعي بصري بصري نظر سورة يدوم سيشن بل نظر واجب قصر جائز قصر مادي سليم الله
أو مسج معارض سكون وإعجاز. كبيريس قتالي لها سبب المليك تون بدزهن بمرتي جيراو كبيريس ماموسا قتالي آماديا سنگامي قتالي خيده لكابي دانتوني لهاي كيلا سبابتك أوان وادفت بو خليدو بو داري شكل هنسنگاندني بو أنجام لدريت ولو بابتي كري دانتوا ليجن باغي راسان دين القراءات سيمان جاري دانيشن أنجام لدبو هنسنگاندني قتاليان القراءات لیژنەی فەرعی ئەم لیژنەیە پێش دێدەسێ ئەندام و سەرۆ لیژنە ئەم لیژنەیە دوو کار لە ئەسۆ دەکرێت یەکەم چاوپێکەوتنی قوتابی وەرگرتنی دوای هەڵسەنگاندنی واتە وەک فلترێک وایە ئەو قوتابێک کە دەیەوێت لە قیراءەتی قورئان بخوێنێت دەبێت هەڵسەنگاندنی بۆ بدرێت بۆ ئەوەی بزانین ئەو قوتابێ دەتوانێت لە قیراءەت بخوێنێت و ئەمانەتی ڕشتەی پێوە سەنەد متصل هەڵبگرێت دووەم کاتێک قوتابی لەلای مامۆستایەک دادەنرێت بۆ وەرگرتنی ڕشتەی پێوەست ئەوە دوای خوێندنی هەر جوزء لە قورئان تاقیکردنەوە و هەڵسەنگاندنی بۆ دەکات تاوەکوتەوە و ئامادە بکرێت بۆ بەردەم لیژنەی باڵای ڕاستاندنی قیراءەتی نووسینگە لیژنەی فەرعی سێمان جارێک دانیشتن ئەنجام دەدات بۆ هەڵسەنگاندنی قوتابیانی قیراءە خۆی گەورە پاداشتی بەخێری برایان لە بەشی ڕۆشنبیری دەستگا بداتەوە زۆر لای دنیا چوون بۆ گەشت و بۆ سەیران لە چوار وەرزدا گەرمیان و کوێستان بۆ ساکینی دڵ بۆ ئارامی گیان نەگەیشتە سایەی ئارامگەی قورئان بەڕێزان ئێستاش گوێبیستی خوێندنەوەی چەند ئاەتێکی قورئانی پیرۆز دەبین بە ڕیوایەتی وەرش لە قیراءەی ئیمام نافع کە لەلایەن بەڕێز مامۆستا هەژار محەممەد دەخوێنێتەوە با بەڕێزیان و فەرمون أعوذ بالله من الشيطان الرجيم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا وكل إنسان
إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا. صدق الله العظيم. خی گەورە پاداشتی بە خێری مامۆستا هەژار بداتەوە. وجدت في القرآن كل رعاية ووجدت فيه العز والتوفيق ولمست فيه منارة وضاءة والقلب رق لحسنه ترقيقا. بەڕێزان، ئێستاش وەکو ڕێزگرتن لە هەوڵ و ماندووبوونی سەرۆک و ئەندامانی لێژنەی باڵای ڕاستاندنی قیرائاتی قورئانی پیرۆز داوا لە بەڕێز سەرۆکی دەستگا کاک دکتۆر عەبدوڵڵا دەکەین کە بفەرمووە پێدانی خەڵاتی ڕێزلێنان بۆ هەر یەک لە بەڕێزان مامۆستا تەوفیق سدیق سەرۆکی لێژنەی باڵای ڕاستاندنی قیرائاتی قورئانی پیرۆز. هەروەها ئەندامانی لێژنە هەر یەک لە مامۆستا دیدار کەریم تەها، هەروەها ئەندامی لێژنە مامۆستا وەلی شەمسەددین، هەروەها ئەندامی لێژنە بەڕێز مامۆستا هەژار محەممەد. خی گەورە پاداشتی بە خێری دکتۆری بەڕێز و برایانی لێژنەی باڵاش بداتەوە. بەڕێزان، ئێستاش داوا لە بەڕێز شێخ نەسروڵڵا دەکەین کە بفەرمێ بۆ خوێندنەوەی زنجیرەی سەنەدەکەی کە بە قوتابێکی داوە. نطلب الآن من فضيلة الشيخ نصر الله أن يتفضل بقراءة سند القراءة التي يمنحها لطالبه من قراءة الإمام ابن كثير المكي براوييه البز والقنبل. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله رب العالمين، وأفضل الصلاة وأتم التسليم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. فقد أقرأت الأخ الأستاذ ديدار كريم طه بقراءة
ابن كثير براويه البزي وقنبل، ثم أقرأته قراءة أبي عمرو البصري براوييه الدوري والسوسي. وأثرت هنا اليوم إن شاء الله أتلو عليكم السند العالي لأبي عمرو البصري براوييه، لأني أخذت بالإفراد لكنه أعطيته قراءة واحدة يعني في نفس الوقت، لذلك هما سندان، سند للدوري وسند للسوسي. أما أنا فقد قرأت القرآن على الشيخ نجاح بن مصطفى محمد صالح، وهو عن شيخه وشيخنا توفيق إبراهيم ضمرة، فأجازني عن شيخه بكري ابن عبد المجيد الطرابيشي رحمه الله، عن شيخه محمد سليم بن أحمد الحلواني، عن الشيخ أحمد بن محمد بن علي الحلواني ويطلق عليه أحمد محمد علي الحلواني، ثم عن أبي الفوز أحمد بن سيد رمضان المرزوقي المصري، والمرزوقي المصري أخذ عن الشيخ إبراهيم العبيدي المصري، عن عبد الرحمن بن حسن بن عمر الأجهوري، عن أبي السماح أحمد بن رجب بن محمد البقري، عن أبي عبد الله محمد قاسم البقري، عن عبد الرحمن شحاذة اليمني، عن علي بن محمد بن علي الخزرجي المقدسي، عن محمد بن إبراهيم بن أحمد السمديسي، عن أحمد بن أسد بن عبد الواحد الأميوطي. وهنا وصل السند إلى الجزري رحمه الله، وهذا السند يتميز بثلاثة رجال مشهورين، اللي هو أولا الذي أعطى للأميوطي وهو الشيخ أبو الخير محمد بن محمد الجزري، عن أبي محمد عبد الرحمن بن أحمد بن علي البغدادي، عن أبي عبد الله محمد بن أحمد بن عبد الخالق الصائغ المصري، عن أبي الحسن علي بن شجاع بن سالم بن علي بن موسى العباسي. وهذا الرجل قد روى عن الإمام أبي محمد القاسم ابن فيرة الشاطبي رحمه الله، عن أبي الحسن علي بن محمد بن هذيل البلنسي، عن أبي داود سليمان بن نجاح الأندلسي. هنا وصل السند إلى الداني. هذا الرجل روى عن الحافظ أبي عمرو عثمان بن سعيد الداني رحمه الله، عن فارس بن أحمد، عن عبد الله بن الحسين، عن أبي عمران موسى بن جرير النحوي، عن أبي شعيب صالح بن زياد السوسي. هنا سند السوسي إلى هنا سيتغير قليلا. والسوسي روى عن أبي محمد بن أحمد بن محمد يحيى بن مبارك العدوي المعروف باليزيدي. هنا ملاحظة مهمة، السوسي رحمه الله والدوري لم يأخذا مباشرة من أبي عمرو، وإنما كان الواسطة بينهما اليزيدي رحمه الله. اليزيدي هو الواسطة بين السوسي والدوري وبين شيخهم أبي عمرو البصري. عن أبي عمرو زبان بن العلاء البصري، عن نصر بن عاصم، عن أبي الأسود الدؤلي، عن عثمان بن عفان، عن النبي صلى الله عليه وسلم، عن جبريل عليه السلام، عن رب العالمين جل جلاله. نفس السند يرويه الدوري، سند الدوري نفسه. فعندما يصل إلى سليمان بن نجاح الأندلسي رحمه الله يقول عن الحافظ أبي عمرو عثمان بن سعيد الداني، عن عبد العزيز بن جعفر بن محمد بن إسحاق البغدادي، عن أبي طاهر عبد الواحد بن عمر بن أبي هاشم، عن أبي بكر أحمد بن مجاهد التميمي،
عن أبي الزعراء عبد الرحمن بن عبدوس عن أبي عمر حفص بن عمر الدوري. هنا السند اختلف فقط لأن راوي يعني الشيخ الذي قبل الدوري وهنا قبل السوسي رحمه الله. كذلك عن يحيى بن مبارك اليزيدي عن أبي عمرو العلاء البصري عن نصر بن عاصم عن أبي الأسود الدؤلي عن عثمان رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم عن جبريل عليه السلام عن رب العالمين جل جلاله. هذا السند هو سند أبي عمرو البصري الذي يفرق بيننا وبين النبي صلى الله عليه وسلم 29 رجلا. هذا وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بارك الله فيكم. خوای گەورە پاداشتی بە خێری مامۆستا شێخ نەسڕوڵڵا بداتەوە. ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە هەر کەسێ پەیڕەوی بکات لە دوا ڕۆژە شادومانە. بەڕێزان ئێستاش دەست دەکەین بە پێدانی خەڵاتی ڕێزێنان بۆ مامۆستایانی مۆڵەتدەر مامۆستایانی موجیز لە برایان و سەرەتاداوا لە بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی نووسینگەی دەستگا مامۆستا غەریب عەزیز دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی خەڵات بە مامۆستای موجیز بەڕێز کاک دکتۆر عەبدوڵڵا حەداد. داوا لە کاک دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین کە بمێنێتەوە بۆ دابەشکردنی خەڵات بەسەر مامۆستایانی موجیز. فەضیلەة الشەیخ نەسڕوڵڵا. فضيلة الشيخ أيسر. بريز مامۆستا صديق. بريز مامۆستا غەریب عەزیز. بريز مامۆستا وەلی شەمس الدین. بريز مامۆستا شوان یاسین. بريز مامۆستا هەژار محەممەد. بريز مامۆستا
مامۆستا دیدار کەریم. خی گەورە پاداشتی ڕێز کاک دکتۆر عەبدوڵڵا بداتەوە. بەڕێزان ئێستاش دەست دەکەین بە پێدانی خەڵاتی ڕێزلێنان بۆ مامۆستایانی مۆڵە دەر لە خوشکان و سەرەتا داوا لە بەڕێز مامۆستا خەولە عەلی حوسێن دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی خەڵات بە بەڕێز مامۆستا فاتیمە ڕەمەضان. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا خەولە بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا فاتیمە ڕەمەضان دەکەین کە بمێنێتەوە بۆ دابەشکردنی خەڵات بەسەر مامۆستایانی موجیزات. سەرەتا خەڵاتی ڕێزلێنان بەخشێ بە مامۆستای مۆڵە دەر مامۆستا خەولە عەلی حوسێن. بەڕێز مامۆستا بڵێسە نیعمەت عەزیز. بەڕێز مامۆستا نەعیمە ئیبراهیم. بەڕێز مامۆستا حەنان نوعمان. بەڕێز مامۆستا ئەسما ئەحمەد. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا فاتیمە بداتەوە. بەڕێزان ئێستاش داوا لە شێخ ئەیسەر دەکەین کە بفەرمێت بۆ پێشکەشتنی وتارێک. نطلب الآن من فضيلة الشيخ أيسر أن يتفضل بتلاوة خطبة قصيرة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان، والصلاة والسلام على النبي المصطفى وعلى آله وأصحابه أجمعين. حياكم الله إخوتي في هذه الأمسية القرآنية مع أهل القرآن، مع أهل الله وخاصته. هذه الجهود المباركة في تعلم القرآن وتعليمه، وهذا المركز المبارك الذي ما فتئ من سنوات طوال وهو يخدم كتاب الله تبارك وتعالى خدمة جليلة، وهذا من توفيق الله سبحانه وتعالى لهذا المركز وأهله الذين يبذلون من أوقاتهم وجهودهم خدمة لكتاب الله تبارك وتعالى. هذا الكتاب العظيم الذي خدم على مر العصور، وشرف الله سبحانه وتعالى أقواما لتعليم القرآن الكريم ولخدمة كتابه الكريم. وإن أهل القرآن أيها الإخوة الكرام قد شرفهم الله سبحانه وتعالى وجعلهم من أهله وخاصته. فقد قال النبي المصطفى صلى الله عليه وسلم: إن لله أهلين من الناس. قيل: من هم يا رسول الله؟ قال: أهل القرآن هم أهل الله وخاصته.
وهنا لطيفة يذكرها شيخنا الشيخ محسن الطاروطي رحمه الله تعالى عندما استشف من خلال هذا الحديث وذكر حكمة بالغة من خلال النظر والتدبر في هذا الحديث، فقال إن الإنسان عزيز على أهله، أي أن الإنسان مهما كان حتى وإن كان ربما خرج شيئا عن الطريق لكن يكون عزيز على أهله، ربما يدافعون عنه إذا تعرض إلى أذى، ولا يقف مع الإنسان أحد كما يقف معه أهله. فما بالك بأن الله سبحانه وتعالى شرف أهل القرآن بأن جعلهم من أهله وخاصته، فبالتأكيد أنهم أهل للكرامة والرفعة في الدنيا والآخرة. وأيضا يحضرني في هذا المقام أيضا كلاما لفضيلة الدكتور أيمن السويد رحمه الله، يقول ما أقبل امرؤ على القرآن بصدق، وهذه بصدق يعني يهتم بها وتحتها أكثر من خط، يقول إلا أكرمه الله سبحانه وتعالى في الدنيا والآخرة. يقول ما رأيت صاحب القرآن بصدق افتقر. إذن أيها الإخوة لا أريد أن أطيل عليكم في هذه الأمسية المباركة، ولكن لا بد لنا من أن نزيد من اهتمامنا مع كتاب الله سبحانه وتعالى. فالله سبحانه وتعالى سمى القرآن بركة، فهو بركة في الأهل وبركة في الوقت وبركة في كل شيء. إن كتاب أنزلناه إليك مبارك، كتاب أنزلناه إليك مبارك، فالبركة تحصل مع هذا القرآن الكريم. نسأل الله سبحانه وتعالى أن يبارك لنا ولكم في القرآن الكريم، وأن يجعله لنا إماما ونورا، ونجعله شفيعا لنا يوم القيامة. أكرر شكري للأستاذ الدكتور عبد الله حداد مدير مؤسسة نور الحكمة على جهوده، وعلى الإخوة المسؤولين ومجلس الإدارة في هذا المركز المبارك، وجميع من يخدم في هذا المركز على اهتمامهم وعلى دعوتهم لنا لحضور هذا الاحتفال. نسأل الله سبحانه وتعالى الموفقين للجميع، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. خواهی گەورە پاداشتی بەڕێز شێخ ئێسەر بداتەوە. مامۆستا عامر عەبدولکەریمی یەک لە مجیزەکان بوو، بەڵام وا دیارە من ناوەکەم لەبیر کردووە، داوا لێبوردنی دەکەین. بەڕێزان ئێستاش دەست دەکەین بە پێدانی مۆڵەت بە قوتابیانی مجاز. سەرەتا داوا لە بەڕێز مامۆستا شێخ نەسروڵڵا دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکەی دیدار کەریم تەها کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەی ئیبن کەثیر بە هەردوو ڕیوایەتی بەزی و قنبل. نطلب الآن من فضيلة الشيخ نصر الله أن يتفضل بإعطاء سند القراءة لطالبه ديدار كريم طه من قراءة الإمام ابن كثير المكي براويه البزي والقنبل. نطلب الآن من فضيلة الشيخ أيسر أن يتفضل بإعطاء إجازة القراءة لطلابه محمد عبد الله مصطفى من قراءة داوا لبريز دكتور عبد الله حداد كين كبفرمي بو بيداني مولتي قراءة بقتابيكي هجار عبد الله سعيد سيان كمولت وردقلي لرواية حفص عن عاصم. نطلب الآن من فضيلة الشيخ أيسر أن يتفضل بإعطاء إجازة القراءة لطلابه
محمد عبد الله مصطفى لقراءة إمام عاصم براوييه شعبة وحفص. رئيس مامۆستا عبد الملك أحمد حمد كمرة وردقي لقراءة إمام عاصم بهد ورواية شعبة وحفص. خی گەورە پاداشتی شێخی سەر بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا تۆفیق صدیق دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکەی ئەحمەد عەبدوڵڵا وەرتی کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەتی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفص. وهروها داوا لە بەڕێز مامۆستا تۆفیق دەکەین کە ببینێتەوە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابی هەژار محەممەد ئیسماعیل کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەتی ئیمام نافع بە هەردوو ڕیوایەتی قالون و وەرش. کە مامۆستایەکەی خۆی نەیتوانی ئامادە بێت. قوتابی ئەحمەد حوسێن عەلی کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەتی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفص کە مامۆستایەکەی نەیتوانی خۆی ئامادە بێت. قوتابی مصطفى محمد خضر کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفص عن عاصم کە مامۆستایەکەی خۆی نەیتوانی ئامادە بێت. خی گەورە پاداشتی بە خێری مامۆستا تۆفیق بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا غەریب عەزیز دەکەین بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکەی مطەلیب عەبدولقادر صدیق کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەتی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفص. خی گەورە پاداشتی مامۆستا غەریب بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا وەلی شەمسوددین دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکانی قوتابی عەبدوڕەحمان محەممەد صدیق کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەتی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفص. قوتابی جیهاد عوثمان عەبدوڵڵا کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەتی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفص. قوتابی عەدنان هاوار محمود کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەتی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفص. قوتابی سعد ئیسماعیل حەمەد کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەتی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفص.
خی گەورە پاداشتی مامۆستا وەلی بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا شوان یاسین دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکەی کامەران زوبێر محەممەد ئەمین کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفظ عن عاصم. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا شوان بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا هەژار محەممەد دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکەی هێمن کانەبی حەسەن کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفظ عن عاصم. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا هەژار بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا دیدار کەریم تاها دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکانی حوسێن یاسین مستەفا کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەتی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفظ. قوتابی کارزان ناصح شەریف کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەتی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفظ. خی گەورە پاداشتی مامۆستا دیدار بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا خەولە عەلی حوسێن دەکەین بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکەی مەهاباد بەکر عومەر کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفظ. خی گەورە پاداشتی مامۆستا خەولە بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا ئەسما ئەحمەد محەممەد دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکەی هاوژین نەجمەدین نادر کە مۆڵەت وەردەگرێت لە قیراءەی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفظ. خی گەورە پاداشتی مامۆستا ئەسما بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا فاتیمە ڕەمەضان خضر دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکانی قوتابی یادگار عەبدولواحید عەبدوڵڵا کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفظ عن عاصم. قوتابی شادیە سەبری مستەفا کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفظ عن عاصم. هەروەها قوتابی کەلثوم بەکر ئەحمەد کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفظ عن عاصم. قوتابی فردەوس کۆسرەت کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفظ عن عاصم.
قوتابی سنوور ڕەشید بەکر کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفص ئەن عاصم. قوتابی بەنان عەبدولوەهاب کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفص ئەن عاصم. قوتابی سارة محمد رؤوف کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفص ئەن عاصم. قوتابی دالیا سربەست جەمال کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفص ئەن عاصم. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا فاتیمە بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا بڵێسە نیعمەت عەزیز دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکانی خەبات نیعمەت عەزیز کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفص ئەن عاصم. قوتابی لەنجە شاکر مەجید کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفص ئەن عاصم. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا بڵێسە بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا نەعیمە ئیبراهیم عەلوان دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکەی شکریە عەبدوڕەحمان محەممەد ئەمین کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفص ئەن عاصم. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا نەعیمە بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا حەنان نوعمان ساڵح دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکەی کەژاڵ محسین محەممەد کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفص ئەن عاصم. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا حەنان بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا عامیرە عەبدولکەریم دەکەین کە بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی قیراءە بە قوتابیەکەی ئەدیبە حاجی حەمەد کە مۆڵەت وەردەگرێت لە ڕیوایەتی حەفص ئەن عاصم. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا عامیرە بداتەوە. مادەبوان و خۆشەویستان لێرەدا کۆتایی بە ئاهەنگەکەمان دێنین
دووبارە بەخێر هاتنی هەموو لایەکتان دەکەین و خوای گەورە پاداشتی ئامادەبوونتان بداتەوە هەر شەقاوێکتان بەخێر و چاکە بۆ هەژمار بکات زۆر بەخێر بێن سەرچاوان وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه